خی بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادمەنین کە لە ئەڵقەیشتری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستان بۆ ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ڕچە گەڕۆنە خزمەتی زانای پایبەرز ڕێزدار جەنابی مامۆستا نیزامەدین عەبدولحەمید شێخ بزەینی لەگەڵمان بن بۆ ئەوەی سەربردەی تەواوی ئەو زانە پایبەرزە ئەو زانە مفەسیرە کوردە بەیەکەوە ئاشنای ژیانی جەنابی بین کە چۆن کەڵە پیاوێک بووە و چۆن ژیا لە خزمەتی برای بچووکی کە دکتۆر محسین عەبدولحەمید و لەگەڵ هەندێکتر لە ئاشنایانی جەنابی مامۆستا دەدوێین لەگەڵمان. ژیاننامەی مامۆستا نیزامەدین شێخ بزێنی ناوی تەواوی نیزامەدین کوڕی مەلا عەبدولحەمید کوڕی مەلا ئەحمەدە. ساڵی 1924 لە گوندی سارتک سەر بە شارۆچکەی پردێ لەدایک بووە. لای باوکی بابەتە سەرەتاییەکانی نەحو سەرف و فقه دەخوێنێت. پاش کۆچی دوایی باوکی ساڵی 1940 دەڕواتە زانکۆی دارالعلوم لە ئەعزەمیە لە بەغدا. دواتر خوێندنی باڵا تەواو دەکات. مامۆستا جگە لەوەی زانایەکی باڵا دەبێت چەند کتێبێکیش دەنووسێت. یەکێ لەوانە دەبێتە پرۆگرامی خوێندن لە زانکۆکان. هەروەها مامۆستا نیزامەدین خاوەنی تەواوی تەفسیری قورئانی پیرۆزە بە زمانی شیرینی کوردی بە ناوی تەفسیری گوڵشەن. لە ڕووی کاری سیاسی و بانگەوازیشەوە پەیوەندی بە کۆمەڵەی برایانی موسڵمانەوە هەبووە و لەو بوارەشدا ڕۆڵێکی کاریگەری جێڕاوە. پاش تەمەنێک لە کاری بانگەواز و نووسین و خزمەتی ئاین دوجار مامۆستا نیزامەدین شێخ بزێنی ساڵی 2002 لە شاری بریستول لە بەریتانیا لە تەمەنی 98 ساڵیدا کۆچی دوایی دەکات و هەر لەوێژ لە گۆڕستانی موسڵمانان بە خاچی دەستپێرن. مامۆستای کۆچ کردو جگە لە خۆی براکەشی بە ناوی دکتۆر محسین عەبدولحەمید لەو بوارەدا خزمەتێکی گەورەی کردووە. هەروەها لە میانی بەرنامەکەشدا تەواوی ژیانی مامۆستای کۆچ کردومان بۆ باز دەکات. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. کورتێک لە ژیانی مامۆستای مەرحوممان بیست. هەڵبەتە جەنای مامۆستا سێ برا بوون. مامۆستای مەرحوم برای گەورەیان بوو کە وەفاتی فەرمووە. خوای گەورە دەرەجاتی عالیکە. لە خزمەتی کەسایەتی زۆر بەڕێز دکتۆر محسین عەبدولحەمید کە برای جەنای مامۆستای مەرحومە دەدوێن بۆی کاخۆ مامۆستا دەستپێشی خوێندنی چۆن بوو و لە شوێ بوو لە خزمەتی چێ خوێندی تا ئەو کاتێ قۆناغەکانی تەواوی حوزرە ئەکادمی تەواو بکات. دکتۆر جان سەلامی خوای گەورە لەسەر بێ زۆر بەخێر. وعەلەیکوم السەلام ئەهلەن وسەهلەن. زۆر سپاس دکتۆر جان. جەنای مامۆستای مفەسیر خوای گەورە دەرەجاتی عالیکە پێمان خۆشە دەستپێشی ژیانی مامۆستای پێمان بڵێ لەکوێ دەستی پێکرد لە تەمەنی چەند ساڵی لە خزمەتی چێ خوێندی؟ وەڵڵاهی خۆی تەبیعی لە ساڵی 1924 لەدایک بووە. لە پاش ئەوەی کە گەورە بوو باوکم ئیمام و خەتیبی ئاڵتوو کۆپری بوو ئەوسا لەوێ ابتیدایی تەواو کرد. دوایی نەقلی کەرکووک لەوێ متەوەسطەی تەواو کرد. ئەمما لە ناحیەی علمی حجرە و لای باوکم خوێندی هەمووی ابتیدایی نە کە باوکم وەفاتی کرد ئەو عمری ئەو 16 ساڵ بوو. ئەمما ابتیدایی بەعزێ کتێبی ئەوەلی کە لای مەلاکان دەستی پێەکەن لای باوکم خوێندبووی و یعنی ئەگەر باوکم بمایە تەبیعی لەکن ئەو تەواویە کرد. ئەمما لە پاش ئەوە کە باوکم وەفاتی کرد لە ساڵی 1940 چووە بەغدا تەقدیمی دارالعلومی کرد کولیەی دارالعلوم. ئەو ساسەی متەوەسطەی تەواو کردبوو دارالعلوم الدينية والعربية. دو قسم بو قسمي ثانوي قسمي عالي. قسمي ثانوي قسمي عالي. قسمي ثانوي ديني لەوێ تەواو کرد.
دوایی چووە مرتبەی عالی کولیە ئەوسا لە ساڵی 1940 دارالعلوم عالیمە گەورەکانی بەغدا لەوێ تەدریسیانە کرد. مثلا وەکو مفتی جمهوریە عێراق ئەوسا قاسم القەیسی، وەکو عالمی شەرعی و قانونی گەورە حەمدی العەظەمی، وەکو مامۆستای زۆر گەورە عالیمێکی زۆر گەورە مامۆستای محەممەدی قزلجی کە لە وەختی خۆی ئێرانەوە هاتە بەغدا و ئەمانە. ئەمما ئەکسەری علومی کە لە کولیە خوێنرا بە خصوصی لە ماڵی ماوەسای قزلجی لەوێ لەگەڵ ماوەسای قزلجی ئەیخوێن لەکن ئەو ئەیخوێن. ئەوە جگەلەوەی کە لە دامی زانکۆ دەیخوێن دواتر دەڕۆشتە لە ماڵیان بەعتیباری کورد بوو بەڵێ ماوەسا خۆشی ئەویست فمەجای داکەوە لەوێ لە ماڵەوە چی دەخوێن دەزانی مامۆستایان کتوبی شەرعی کتوبی فعلی ئەوی کە لە حجرە ئەخوێندرێت بەڵێ ولا کولیەش هەر ئەوێ ئەو ئەخوێندرا ئەمما بە کتێبە قوڵترەکان لەوی لای ماوەسای قزلجی ئەیخوێن. لەوێ لە ساڵی 1945 تەخەڕوجی کرد یا 46 و ئەوسا کەس تەعین نەئەکرا مثلا ببێتە مدرس لە معاهیدی ئیسلامی ئۆمانە. ماڵی باوکی ئەوسات هەل ئاڵتون کۆپلی بوویان؟ نا لە کەرکووک بێ و کەرکووک بوون واکوم وەفاتی کرد بوو سل وەفاتی کرد من بچووک بووم عمرم 3-4 ساڵ بووە بە ئاستەم بەبیرم دێ ئەو چووە بەغدا 45 زون لەزام 46 هاتەوە دەرەجەی بڕێن ئێستا بە کەلۆریۆس لەوەی گرت ئەوە ساپیانە گوت عالیبیە لە دارالعلوم. دوایی لە سولەیمانی بە واستەی مامۆستایەکە شێخ مەحموودی ئەناسی چوونە کنی لە داری کەلی و شێخ ئەمری کرد بە سکرتێرەکەی وتی کاغەزێکی بۆ بنووسە بۆ بابە عەلی کوڕی لە بەغدا وەزیری اقتصاد بوو تەعینی کرد بە مەئموری ئیحضار لە سولەیمانی. لە سولەیمانی باعتیباری شخصێکی مسلمان بوو و علومی شەرعی خوێند بوو و خەریجی کولیەی دارالعلوم بوو ئەوسا زۆر بەرز بوو ئەچووە لای کن مەلاکان و زۆر عەلاقەی بە قووەت بوو لەگەڵ مامۆستا مەلا مستەفا حاجی ڕەسوول و مامۆستا خالید مامۆستا بوو ئەوسا عالیمێکی سروستانی لەگەڵ ئەوان زۆر عەلاقەی بوو لەگەڵ لەوان زیاتر عەلاقەی لەگەڵ قاضی سولەیمانی شێخ محەممەدی خاڵ عالیم و ئەدیبی کوردی گەورە یعنی شێخ محەممەدی خاڵ قاضی سولەیمانی. ئێمە لەگەری بوون من لەوێ هینم تەواو کرد ئیبتیدایی لەگەڵ متەوەستەم لە سولەیمانی تەواو کرد. ئەو جێ باوکی گرتەوە کە باوچێک بێ بۆ ئێوە طبیعی ئەو عالیمێکی ئیسلامی دەرچوو خۆشی زۆر مطالعاتی هەبوو زۆر کتوبی ئەخوێندەوە. ئەو کاتی کە هاتەوە لە بەغدا بۆن منەکە زانکۆی تەواو کرد بەردەوام بوو لە تەدریسکردن هەم بە خوێندنیان بەگوتنەوە؟ نا بەوتنەوە لە سولەیمانی کە مۆزەف بوو لەوێ مدیری سانەوی زانیتی کەوا عالیمێکی وا هاتووە خەریجی کولیەی علوم مدەرسی نەبوو کەوا دەرسی دینی بڵێتەوە فتەکلیفی کاکمی کرد کە کاکم یعنی ئینسانێکی موسەقەفی تازە بوو ئەوسا فکری ئیسلامی ئەمانە دەستی کرد لە بە تەدریس لە
سانەوی سولەیمانی ئەوسا شیوعیەکان پێیان زانی ئەم شخصێک هاتووە ئەفکاری تازەی ئیسلامی نەشڕکات زۆر محاربەیان کرد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. بالنسبة مع مصايب الرئيس مع مسان نظام الدين عبد الحميد خواه بلوباي برزو برسركا برا قوري دكتور محسن عبد الحميد خواه برغر سلامتي كاوي باريزي كسال الجان دايا جنابي ما مسان نظام الدين من لا بيروريكاني ما مسا دكتور محسن دا خوێندومەتەوە توا كدل من ما مسان نظام الدين كديار بابيان زو فاتي كدوا او كليني بابيش مي بو فركر بومو او كيزاني خويا ديار برا قوريو ريسبي خزماني خويان بوش خزماني شيخ بزياني كما مستا لساڵی 1924 زاین لەدایک بووە و لە 1922 کۆچی دوایی کردووە واتە 98 ساڵی زاینی ژیاوە و دەکاتە 101 ساڵی کۆچیش. مامۆستا نظامەدین من زۆر تێکەڵیم لەگەڵی نەبوو بەڵام چەند جارێک لێرە بە خزمەتی گەیشتوم و ئەویش من لە سوودان جارێک میوانی بووین نیوڕۆیەک داوەتی کردین بەندە و مامۆستا حەسەن بابەکر بوو لە خوڕتۆم لە سوودان ئەو کاتە جەنای مامۆستای زانکۆ بوو لەوێ دەرسی دەگوتەوە کە زانی بیستبوو ئێمە هاتوین داوەتی کردین و بە بۆنەی منیشەوە کۆمەڵێک لەو قوتابیانەی کە لەوێ بوون دە 15-20 بوون هەمووی داوەت کردبوون. مامۆستا پیاوێکی زۆر ڕووخۆش و زۆر بەڕێز و بە معریفەت بوو بە حەقیقەت یعنی ئەو کاتۆش دیارە تەمەنی هەبوو بەڵام زۆر بە ڕوحێکی گەنجانە مامەڵەی دەکرد لەگەڵ قوتابیەکان لەگەڵ ئێمەمانان حەقیقەت دەو ڕۆژە خۆشمان لێ گوزەرە و مامۆستا کۆمەڵێک ئامۆژگاریشی کردین خوا پلوپای بەرزکە. مامۆستا ئەو یادگاریەی کە بەجێ هێشتووە بۆ چوونی من تەفسیرەکەی چۆ کۆمەڵە کتێبی دیکەشی هەر هەن لە بوارەی فیقه و ئەوانەوە بەڵام تەفسیرەکەی شتێکی نایابە تەفسیری گوڵشەن کە پێوانە تا 2 جاران چاپ بۆتەوە. مامۆستا نظامەدین یەکێک بووە لەو مامۆستانەی کە هەر لە سەرەتاوە لەو هۆشیاری بێداری ئیسلامە پشتی هەبووە و ڕۆڵی تێدا گێڕاوە بە حکمەوەی کە لە کەرکوو بوون و لە دیڕاستیان زیاتر بە عەرەبی بووە ڕەنگە زیاتر لە ژینگەیەکی عەرەبیدا ڕۆڵەکەی زیاتر بینێ بێ و لەگەڵ جۆڵانەوەی برایانی موسڵمانیش بووە و بۆ هۆی ئەوە تووشی بازجدان بووە بەڵام چالاشی و جموزۆری هەبووە دیارە هەم لە پارێزگاکانی دیکە و لە کەرکووکیش و لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش. ئەوەی کە دێتەوە یادم جەنابی مامۆستا نظامەدین پیاوێکی مستەقیم پیاوێکی ڕێک و ڕاست مامۆستایەکی لەگەڵ ئەوەشدا کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پیاوێکی مجامیل و قسە خۆش ئەوە بوو بەڵام پیاوێکی یەکبار و یەکڕوو یەک شێوە بۆ نەک مەسەنە بە پێی مەجلیس و بە پێی شوێن قسە بکە وەکو هەندێک کەسێ زیێدە ڕۆی دەکات لە مجاملات و لە قسەدا بەڵام ئەو یەکڕوو یەکبار بوو خوا پلوپای بەرز و بەرزترکە خوای پڕگارە و جۆرە مامۆستانە ئەوەی کە ڕۆیشتووە خوا پلوپای بەرز و بەرزترکە ئەوی کە ماویشن خوا سەلامەتیان کا و ئێمەش سەرنجام خێرکە و من زۆر سوپاس و دەستخۆشیشم بۆ تۆشێ کاک جەوهەر بڵباس و تۆش و هاوکارانش کاک یونس و ئەوانی دیکەش خوا پاداشتان داتەوە کە باسی ئەو مامۆستایانە چ ئەوانی کە زیندون و چاوپی کەوتیان لەگەڵ دەکەن چ ئەوانی بە ڕەحمەتی خوای چۆن بیریان دەکەنەوە شتێکی زۆر باشە و خوا پاداشتان داتەوە. طبعا لە کاتێک لە مێژوو تاریخی عێراق کە مەدی شوعی بڵاو بوو لە شەرق لەوسەد و لەو دەوڵەتانە عێراق بوو مصر و سووریا ئەو دەوڵەتانە
ڕاستی مەدی شیوعی زۆر بەهێز و توانا و بەقووەت بوو. تەنزیمێک دروست بوو لە مەسر ئەویش بە سەرکردایەتی و بە ڕابەراتی ئیمامی حەسەنی بەرنا ڕەحیمەه الله تعالی. پاشان تەبعاً نوێنەری خۆیان دەنارد دەوڵەتەکان، ئەویش ئەوەیە یەک لەو کەسانە کە ناردی عێراق حەسەن کەمالەدین بوو، مهندیسێکی بەڕێز بوو، زۆر عاقل و ژیر بوو. ئەویش هەستا شتێکی دروست کرد لە عێراق. مەسەلەکە ئەو کاتی بەڕاستی دینداری بوو و مەبەستیشان ئەو خەڵکە تەوعیە بکرێ دەبەرەوە خەڵک بەرەو ئیلحاد دەچوو، کۆمەنیست و مەدی شیوعی زۆر بەهێز و بەقووەت بوو. ئەجا یەک لەو کەسانە بەڕاستی دکتۆر نظامەدین کوڕی بن الملا عەبدولحەمید الملا ئەحمەد الشێخ بزەینی ئەوە عنوانەکەیتی تەمان لە عایلەکی زۆر دیندار و بابی فەقیه هەبووە، بەخۆشی لە فەقیهاتی خوێندی بوو، تەمەنی تەبعاً 100 ساڵ بوو. ڕۆژێک تەلەفۆنی کرد بابم، ئەجا کە تەلەفۆنی لێ کرد جاربار تەمان لە لەندەن دەژیا، پاش ئەوەی 1992 عێراقی بەجێ هێشت، بەڵام وەکو ئوسرە هەبووە ئەو کاتی، ئوسرە عنی خێزانی دەعاوی، لەبەرەوەی ئیخوان مسلمین ئەو کاتی خێزانی دەعاویان هەبوو، شتێکی زۆر پیرۆز بوو لە زۆر ماڵان لە مووسڵ و ڕوومادی و سامەڕا و حتا لە هەڵەبجە و لە هەولێر لەوانە ئوسرەی دەعاوی چ بوو؟ دوو نەفەر سێ بوون، 4 بوون، 5 بوون، 10 بوون، ئەوانە بەردەوام زیاتر تەفسیری قورئان بوو، هەندێک وەسای عەشرەیان دەخوێند. ئەجا لە پاش ئەوەی 1970 و ئەوانە والله ئەعلەم مەدی شیوعی زۆر کە بەقووەت بوو، تەنزیمەکە خاو بووە لە عێراق، تقریبا یان ڕاوەستایان خاو بووە. بەڵام جەنابی دکتۆری تەمان هیجرەتی کرد لێرەمە ساڵی 1991 سووە بەریتانیا والله ئەعلەم لە لەندەن. ئەجا ڕۆژێکیان بۆ ئاخیراقیرەی هاتە لای دوکانی زوزوودا بەهات بە لێر یعنی لە عێراق داهاتە سەردانی لە بام دەدا. ئەمان گوتی مام حاجی ئەوە تەفسیرێکی شمینایە لۆ نیزامەدینی، ئینشاڵڵا دەبیتە ئیمام و خەتیب. تەفسیرەکە ناوی گوڵشان بوو و پێش ئەوەی وەفاتیش بکە تەوان بە ساڵێکی زیاتر کەمتر گوتی مام حاجی ئەوڕۆ تەمەنم بۆ 100 ساڵ، تەمان پاش 100 ساڵی ژیە، بەڵام گوتی ئەوڕۆ تەمەنی بۆ 100 ساڵ. پیاوێکی زۆر متەوازع بوو، ئەوەندە دڵسۆز بوو، هەتا ئەو ئوسرەیە کە دەعوە بانگەوازیان دەکرد زاربەر قسەی توندی دەکرد لەگەر حتا یەک لەو کەسانە محەممەد محمود السەواف یەک لەو کەسانە بووە کە لە ئوسرەی وی پێکەوە خوێندیتیان. ئەجا ڕۆژێکیان کە بەتوندی قسەی لەگە دەکا ئەو پیاوەی کەوا مهندس حەسەن کەمالەدینە هەتا بڕیارێکی دەین دەلێ بە ئەمەی ئەو پیاوەی ڕابگرین لە دەعوە بانگەوازی تەزمیدی بکەین، یعنی عزوویەتی و یان ئەندامیەتی ئەو پیاوەی لەبەرەوە قسەکانی زۆر ڕقا. محەممەد محمود السەواف دەگەڕێتەوە دەلێ باش ئەو پیاوە کوو ڕادەگیرێ، ئەوە دەزانێت چێ یەکەم ئوسرەی لە عێراق خێزانی دەعاوی ئەو دایمەزراندێ کوو ڕادەگیرێ، نابی ڕابگیرێ، دەلێت تەمەعەرە وەجهو محەممەد محمود السەواف ڕوخساری سۆرد هەڵگەڕا دیفاعی لێ کرد. پاشان تەمان ئوسرە یەکەم ئوسرە گوتمان لە عێراق ئەو دەستی پێکرد. برایەکەشی دکتۆر محسن عەبدولحەمید پاشان بووە لێپرسراوی ئەمینی داری گشتی حزبی ئیسلامی عێراقی، ئەوی ژیان زۆر ئەزیەتدا لە بەغدایە و یەک لە قوتایبیەکانی شێخ مستەفای نەقشبەندی بووە و شێخ عەبدوڵڵای کوڕی شێخ مستەفاش ئەویش تەبعاً لە بەغدایە لە ڕەقابەی مالی عام ئەو کاتی مەسئولیاتێکی گەورەی هەبووە لە وەزارەی مالی بەغدایە، زۆر دۆستی شێخ عەبدوڵڵای نەقشبەندیش بووە و بەلام فەقی شێخ مستەفای بووینە. تەمان ئەوانە لێرەدا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە پیاوەکی زۆر بەدڵسۆز بووە، زۆر بە فەقیری گەورە بووینە و بەردەوام بوو لەو نەسیحەت و لەو ئامۆژگاریانەی و شەهادەی بەرزبەرزی شێ بەڕاستی لە ماجستێر و لە علومی فەقی و شەریعەت و یەک لەو شتانێک کە ڕیسالەی ماجستێرەکەی ئەوە بوو جنایەة القتل العمد، تەمان ئەوە عنوانی ماجستێرەکەی بوو، والذي سجل فيها اجتهادات فقهية عصرية جديدة. هەندێک ئەو کاتی ئەو سەردەمەی تەمان ئەو ماجستێرە نوێ نییە، قەدیمتر بووە، پاشان ئەو کاتی ینی شتێکی نوێ و عەسری شتێکی نوێی هینا نووسیەوە لە دەربارەی ئەو
بابەتەی پاشان ئەوەی دوور بە نێزیک بە بەڕاستی ئەو پیاوی خۆش دەویستوە خەمی گەورەی ئەوە بووە هەموو جارێ دەگوت مام حاجی دوعام لۆ بکە تامان تەفسیری گوڵشان جارێک تەفسیرەکەی ئەوەی کرد دوو مجەلەد بوو مەختصەری بەلام پاشان تەفسیرێکی گەورەتری ئەنجامدا هەموو جارێدا دەیگوت مام حاجی دوعام لۆ بکە ئەو تەفسیری خلاصکەم بیتە سەدەقە جاری وە فعلەن ئەو پیاوە گەورەیە کۆتایی ژیانی بەچە هات بە دوو شتی زۆر عەزیم یەکەمیان مزگەفتێکی زۆر گەورەی دروست کرد و دووەمیشان تەفسیری قورئانی بەجێهێشت و سێیەمیشان زۆر دەعوە بانگەوازی کرد زۆر خزمەتی ئیسلامی کرد و لە 1967 زۆر دۆستی بام بوو تەمان بابم 4-5 کچیە بوو کوڕی نەبوو پاشان کە برا گەورەکەم هات مۆفەق پاشەوی دیسان کچەشی بوو بابم ئەوجا پاش کچەکەی ئەمن هاتم ساڵی 1967 ئەوجا کە لە هەولێرە بگوتی دکتۆر کوڕەکەم بۆ ناوی چ لێ بنێم گوتی وەڵا لێ بنێ نیظامەدین یونس عەزیز ئینشاڵڵا دەبیتە ئیمام و خەتیب ئەو کاتێ ئەمن تەمان مانگەک بوو 2 مانگ بوو عەمرم تەمەنم دیارە والله ئەعلەم خێر و بەرەکەتی ئەو پیاوی و پیاوەکی مصلیح بوو پیاوەکی فەقیه بوو پیاوەکی زانا بوو پیاوەکی لە هەمووی مێمتریش زۆر سادە و متەوازع بوو و زۆریش خەڵک خۆشیان دەویست پیاوەکی حەزمی گچکە بوو وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود والله ئەعلەم عەبدوڵڵا مەسعودم نەدیتی کوڕی عەبدوڵڵا بەلام حەزم و قەبار یعنی جسمی بەدەنی گچکە و بەلام ماشەڵڵا کە دادەنیشتی تێر نەدەبی لە قسەکانی ئەوەی بەڕاستی پیاوی مصلیح و چاک و صالح و مصلیح بووە خدا رب العالمین ئینشاءالله ئەو شەرەفی بە ئێمەش بە قسمەت دەکات تاکو بەردەوام بین لەسەر ئەو منهەجەی کەوا دەعوە بانگەوازی بکەین بینە صالح و مصلیح بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان زۆر بەڕێز حاجی مخلیسی تەفسیر یەکێک لەو بەڕێزانی کەەوە ئاشنای ژیانی زەنەی مامۆستایە هەر لە سەرەتاوە خەسڵە دو سیفەتەکانی زەنەی مامۆستا هەندێک بۆمان باسەکە لەگەڵ ئەوەی کە هەندێک یان بڵێن دەستپێک و نووسینی تەفسیری گوڵشەنی مامۆستای مەرحووم چۆنێتی وە بەرهەمهێنانی لەلایەن نووسینگەی تەفسیرەوە لە بۆم باسەکە بزانین کەیفێتەکەی چۆن بووە زۆر بەڕێز حاجی گیان سلامی خوارد لەسەر بێت سلامی خوا لێوەش هەر سەرەتا دەمێ ئەوم پێ بڵێ لەبەری مامۆستا چۆن دەڵێ زەمانێکە لەن هاوشانی ئەو قوتابیەکانی لێمان بەدەست ناکەون ئاشنای جەنابتان چۆن بوو کەی بە خزمەتی مامۆستا گەیشتون و چۆن ناسیتن وەڵام من مامۆستا هەر لە منداڵیەوە یعنی تەمەنم 12 ساڵ بوو ئەمە دوکانمان هەم دوکانی باوکم لە تەنیشت مزگەوتی محمود علافی بوو پیاوێکی گچکە و خێرایی دەڕۆیشت زۆر پێدەچوویانی پیاوەکی پەیوەندی و علاقاتی لەگەڵ خەڵک زۆر ئیحتیمامی بەوەی دەدا لەگەڵ ئەو قسەی دەکرد و دائیمەن نەسیحەتی خەڵکی دەکرد من نەمدەزانی ئەوە چێە بەڕاستی نەمدەناسی بەڵام دوای لۆم بە دیارکرد دائیرەک هەبوو دائیرەی ئاماریان پێدەگوە دائیرەی ئیحسا ئەو مدیری ئەو دائیرەیە بوو ئێستا ئەویش کەوتیتە سەرەوەی مزگەوتی محمود علافی لای فلکەکەی شێخ محمودی لە زاویەی بوو دائیرەکەیان چەند مۆزەفەکە بوو ئەوە مدیریان بوو دەهات لە مزگەوتی محمود علافی لەوێ نوێژی دەکرد لەوێش عادەتەن سینێکی ڕۆشنبیر پیاوی ماقۆلی شاری هەولێر یان ئەوانەی کاربەدەست بوون لە دائیرەکان مەسەلەن مدیری خەزینەی بوو مدیری تاپۆ بوو مدیری ئەوانە بوون ئەلەوێ نوێژیان دەکرد هەروەها مەسەلەن قازی هەولێر قازی ڕەشاد مالیان لەوێ نێزیک بوو ئەویش لەوێ نوێژ دەکرد ئەو وەختی مامۆستا مەلا ئەبوبەکر ساڵانی 56 و 57 و ئەوان 58 ئەلەو 3-4 ساڵە یعنی ئەو پیاوە هەتا لە هەولێر بوو وا پێدەچوو ماڵیشی هەولێر لەو نێزیکانە بوو کە دکتۆر مەسین لەوەی باس کردم شوێنی ماڵەکەیان دەیگۆ ماڵمان ئەلەوێ بوو ئەوزا ئەو پیاوە تەبیعی کە لە مزگەوتە منیش دەچوومە مزگەوت عنی نوێژم دەکرد کە چاوم پێدەکەوت ئەو پیاوە یعنی بانگخوازە یعنی هەز بە بەرپرسیارەتی دەکا ئەو شتەی پێیتی دەوێ
بیگەینتە خەڵکی بانخوازەشی چالاکەوان بوو زۆر بە زوم و زۆل و حرەکەت بوو ئەمن هەت بەڕواڵەتی کە تەماشام دەکرد ئەوانەم لێ دەدیت بەڵام نەم دەزانی ئەو پیاوە مەسەلەن ئاستی خوێندەواری چۆنە ئەو پیاوە چنەوە کەسایەتیەکە یان مەسەلەن ئیش و کاری چییە ئەوانم نەدەزانی بەس دوایی کە گەورە بووین زانیمان ئەو پیاوە لە چینە یەکەمەکانی ئیخوان المسلمینە لە عێراق یعنی مامۆستایەکی ئەزهەری هەبوو خالید محەممەد خالید کتابەشی نووسی بوو ئەو کتابە پڕی قسەی نارێک و مغاڵەتات بوو هەینێکە ئەو هەرچەند ئیمامی ئەزهەر بوو بەڵام تەوەجوهاتی زیاتر تەوەجوهاتێکی عیلمانی و مارکسی بوو بۆیە کتابەکەی دژ بەدین بوو مامۆستا هەستا جوابی داوە بە عەرەبی کتابەکەی تەبێ ئەو وەختی چەند نوسخەیان لێ تەبا کرد ئێستا بەڵێ بە کتاب جوابی داوە بەڵێ بە کتابەکی گەورە لە کتابی خۆی گەورەتر جوابی داوە ئێستاش لەگەر دکتۆر محسینی خولیای ئەوەی نوسخەکی ببینینەوە ئەمن هەشتم بە زۆر دەگەڕم نایبینمەوە لە مەکتەبەی خۆم ئەوی زۆر قەڵەواڵغا بیبینینەوە ئینشاءڵڵە چاپی دەکەین تەبێعی ئەو پیاوە پەیوەندی و شتم لەگەر بڕایان لەبەر چاوم نەما دیارە چوو خوێندی کولیەی تەواو کرد و کولیەی دیراسات و ئەوانەی تەواو کرد و بووە مامۆستا لە بەغدایە خۆی ئەوانە ئەسلیان ئیکەرکوشێنە عەشیرەتی شێخ بزێنینە لە بەغدایە کە خوێندی داخلی سلکی مامۆستایەتی بوو لە جامیعەی دەرسی دەگوتەوە لەو کاتەوە جاروبار ئەگەر لە هەولێر بمدیت باە مەسەلەن دەهات زیارەتی ئەوی دەکرد بەبێەوەی ئەمن لەگەری یعنی ئاشنا بم یا ئەو ئەمنی بناسی یا ئەمن لەگەروی قسەم هەبیتن چونکە ئەمن فارقی عمرمان یعنی ئەو بمچینە 20 ساڵ لە من گەورەتر بووە منداڵ بووم ئەو ماشاءالله پیاو بوو مامۆستا باسی بەرهەمەکانی ئەوم لۆ بکە ئەوانێک کە ئاشنای بەڕێز بەتایبەتی ئەوانش کە بڕستانیشتن لەسەری وەڵا ئەمە لە بەرهەمەکانی ئەی بەرچاومان کە تێ یەکەم زاری پێشوەی تەفسیرەکەی دابنێ کتابەکی هەبوو لە بازار لە بەغدایە تەبعیان کردبوو ئەو کتابە بوو کە ناوی ئەحکام الئوسرە في الفقه الئیسلامی خەڵک زۆر دەیپرسی کە بیستمان ئەوە بوویتە مەنهەج لە کۆلێژەکانی شەریعەت لە زۆر زێ لە عێراق چونکە لەسەر قسەی ئەو کەسانەی کەوا شارەزانە دەڵێن ئەو کتابە لەو بوارەیدا لە بواری ئەحوالی شەخسی لە بواری خێزان ئەحکامی خێزان جوانترین و چاکترین و پوختەترین کتێبە بۆیە تەبیعی ئەوها ئیقبالی لەسەر بوو خەڵک دەیپرسی ئێستاش ئەمە خولیای ئەوەینە نوسخەیەکی بەڕێک پێچی چونکە هەندێک کەم و کوڕی و نەخسی تێدایە کە لە بەغدایە تەبعیان کردیە ئەمە ئێستا هەوڵ دەدەین ئیشی لێ دەکەین چاپیکەین بتمانیکەنە کوردیش وەڵاهی ئەگەر خوا دەست بدا ئەرێ وەڵا ئەمە لە بەروەی ماشاءالله ئەوەندە ئیشمان زۆرە یعنی مچینە 150 کتێبمان لەبەردەستبی هەرسێ تەفسیری قورئانی گەورەمان لەبەردەستا گەر چار نەبی مامۆستا کتابەشی دیشی لە لایمە هەیە دەڵێ دراسات وأبحاث في العقيدة والتفسير والفقه المقارن مجموعة مقالاتك ومجموعة لێکۆڵینەوەکە لەسەر ئەو بوارانە نووسیت لە بواری عقیدە و تەفسیر و فقه و ئوسول و فقی مقارن ئەوانەی هەموو کۆکردتەوە لەو کتابەی بەڵام خۆی کتابەکەی کە ماستەر و دکتۆرای پێوەرگرتیە من ئەوە زۆر ئاشنانی مە نازانم ناوەکەی لە فکرم چووە بەڵام دەزانم کتێبەشی زۆر بە قیمەتە و تەبعیش کرایە کاتی خۆی لە چاپ درایە بڵاویش کرایتەوە ئینشاءڵڵا بەتەماینە ئەگەر خوا دەست بدا لەگەر دکتۆر محسینی بە هاوکاریوی هەموو کتێبەکانی هەموو بەرهەمەکانی بە کۆ چاپی بکەینەوە ئینشاءڵڵا گوڵشەن دەبینم دوو بەرجی جیانە وەڵا خۆی کاتی خۆی پێشوەی ئەمەی بناسی لە ساڵی بڵێن 2012 و ئەوانە
پێشوەی لەگەرمە عیلاقەی هەبێ بمان ناسی دیارە ئەو تەفسیرەی نووسە دایتێ دوو پیاوی دیاری ئەو شارەی دوو مامۆستا دەیان ناسی وەکو بلەی لە گروپەشینە هاو بیر و هاوڕانە لەگەری دایتی ئەوان گوشتی پێدا بچنەوە ئەگەر هەڵی زمانی تێدابی هەڵی ئیملای تێدابی لۆم چاچکەنەوە مەسەلەن ئەگەر وشەکی کوردی چونکە ئەو بە کوردی داشی نووسیتی داچی چۆن قسان دەکات زەلۆیە کوردەشی زۆر زۆر پوخت و خۆش و زوان هەموو کەس لێی تێدەگا دیارە ئەوان پێیان وا بووە زۆر باشە دەستکاری هەندە شت بکەن مامۆستا مشنێ لە فکری چوو بیان ئەو شتە لە لای ئەوانەوە هەڵەیە کە چاپ کرا ئەوەی دیت خۆی لە بەریتانۆی بوو لە لەندەن دەژە تەبیە کە نوسخەی دەستکەوت و هات زۆر بە تووڕەیی تووڕە بوو لێیان و هاتە لای من شتەشی نووسی بوو بەتوی غەیری تو کەس نابی ساپی بکە ئەو هەڵانە ئەو هایە هەمووی لە کاغزەشی نووسی بوو هەمووی چاک کرد بوو گوتی ئەبەو شوەیە لۆم تەباکە ئەمەش لە چار بەرژی لۆمان تەبا کرد ئەوە پێشتر بوو نانە ئەوە پێشتر بوو ئەو چاربەرگە ئەو چاربەرگەمان لۆ کرد تەفسیری گوڵشەن 1000 نوسخەمان لێ تەبا کرد وەڵای وەزانم 1000 بوو یا 2000 بوو ئەلەغلب 1000 نوسخە بوو زۆر جوان و ڕێک پێک یعنی کە تەواومان کرد ئەو چوو بووە بەریتانیای چوو بووە لەندەن کە گەیشتە دەستی مانگەچی نەبرد وەرەقەچی لۆ نادین لاپەڕێک و نیو بوو گوتی ئەوەندە غەڵەتەی تێدایە یعنی غەڵەتی تەبع و هەم یعنی بلیمەتەکەی ئەوەیە تو ئەمنەوە تۆ مەسەلەن تو گەنجی ئەو کتابەت بدەمێ بەخوای بە مانگەشی بە دوو مانجیش دابنیشی تەفەڕۆغی لۆ بخەی ناخین ئەو بە مانگەچی ئەو کتابەی سەر تا سەر هەمووی خوێندبوو هەموو هەڵەکانی دەهینا و ێشا هەڵەکانمان لەلای ئەزا گوتی ئەنگۆ چاپیکەنەوە نا یعنی چاپمان نەکرد هێشتمانەوە گوتمان ئەگەر چاپەکی دووەممان کرد ئینشاءڵڵا ئەوانەی لا دەبین مامۆستا نیظامەدین خوای لێ ڕازی بێ خوا عافیکە یا ڕەبی خوا دەرەجەی عالی بکە پیاوێکی زۆر مبارەک بوو پیاوێکی زۆر زانا بوو عالیم بوو پیاوێکی مجاهید بوو لەم ڕێگایە لە داعوەتی ئیسلامە لە براکۆنەکان بوو لە موەسیسەکانی ئەم ڕێگایە بوو الحەمدولله زۆر ئیشی باشی هەبوو زۆر بەشدار بوو لە هەموو هینێک بڵێن ئەوەی کە فائیدەی هەیە بۆ مسلمانان لە عێراقا بیردات ئەوەی بێتە بیرم چەند جارێک دیومە یعنی چەند جارێک لقام کردووە لەگەڵیا لە دائیرەی خۆی مدیری ئەحسای کەرکووک بوو لە فترەیەکە دوایی ڕۆژێ لە ڕۆژان سبحان الله نازانم یعنی بۆچی منی تەکلیف کرد گوتی با بڕۆین بۆ سلەیمانی ئیتر ڕۆشین گوتی ئەڕۆین بۆ لای مامۆستا شێخ محەممەد خاڵ ئیتر ئەو وەختە قازی سلەیمانی بوو کە ڕۆشتین لە دائیرەیە تقریبا نزیکەی سەعاتێک دانیشتین لەگەڵیا زۆر باسی خۆیە کرد باسی ئەدەبیاتی خۆی باسی تەفسیری قورئانی خۆی تەفسیری قورئانی هەیە بە کوردی وازانم تەواویشی نەکرد بەڵام زۆر ڕەوعایە زۆر مهمە یعنی پێویستە ئینسان بیخوێنێ و دراسی بکە لە دانیشتنەکانمانە سەیرم کرد زۆر زۆر معجبە بە سێ قوتوب باسی سێ قوتوبەکە باسی فی ظلالەکە یعنی بە ئوسلوبێکی ئەدەبیانە و عالیمانە فمنش دائما تعجبما کرد یعنی ئەوەندە شارەزای نەبووم کێیە خۆی چینیە معلوماتم زۆر کەم بوو لەسەری بەڵام زانیم برادری مامۆستا نیظامەدینە هاتۆ بۆ لای بە مناسەبەیەک
فهەموو جارێک کە قسەیکی زۆر ڕێک و پێکەی وت ئەم گوت ئافرم کلمەی ئافرم بەکارهێنا. ئیتر سەعاتەکە کە تەواو بوو دەرچوینە دەرەخوا حافزیمان کرد لە ڕێگا بە منی ڕاوەشێشان گوتی چێمە؟ ئەڵێ ئافرم بۆچی؟ شێخ ئەوە شێخە مامۆستایە عالیمە خۆ مناڵ نییە پێڵێ ئافرم گوتم من سوزانم لە پێشەوە بە منت ئەوت پێشەوەی ئەمە کێ نییە چۆن لەگەڵ یا قسە بکەم یعنی ئەوە دەرسێک بوو لە حیاتما زۆر ئیسیفادەم کرد الحەمدولله. و یەکێ لەو هینانە کە بڵێن یادگار نییە بەڵام دەوری هەیە سەی قوتوب کە حکمی عیدامی درا پێی براکانی عێراق بە باشیان زانەی بە ڕێگای عولەماکانی کوردستان خاصەتەن عیلاقەیان باش بوو لەگەڵ عەبدناسر و ئەو زەمانە تەوقیعیان کۆ بکەین بتوانین تەسیری لێ بکەین بڵێن بابە ئێدامی مەکە عەلەقەل دایگرە خوارەوە بە عقوبەیە دیکە. ئەوە بوو سبحان الله ناجح نەبووین ئێمە لە سەی سادق گیراین نەیان هێشت بڕۆین بۆ هەڵەبجە بەڵام لە سلەیمانی لە کەرکووک لەمانە کردمان. هینەکە چی بوو؟ یعنی مەسەلەکە لەکوێیە؟ خوای لێ ڕازی بێ مەلا مستەفا على ئەساس بردیان بۆ لای شتێکی ئاوا هەیە فیکرەیەکی وا هەیە حەزەکەین یعنی بەشدار بی حەزەکەین ڕایت هەبێ لەسەر ئەم مەسەلەیە. ئیتر ئەوەیش گوتبووی ئەمە کاغەز لە سپایەتی یعنی چی هێستا نازانێت چی تایە چی ئەڵێن چی ناڵێن یاکرد تەوقیعی کرد لەسەری. فنیزامەدین یەکێک بوو لەو مەجموعەیە کە ڕۆشن بۆ لای. مامۆستا ئەو کە دریسە دەیکرد بوون منە تەڵەبەی بەجیا هەبوو وەکو حوزرایان قوتابی تایبەت هێبی دەرسیان پێ بڵێن کەم ئاهات نەکردی ئەمما بەعزێک تەلەبە خاصەتەن لە کەرکووک دوو کەس هەبوو ئاهات نەکردنی لە سولەیمانی یعنی دەرسی پێ ئەوتن چونکە ئەو مەجالی نەبوو خۆی زۆر حەزی لە خوێندن بوو وەزیفەشی لە پاشە عائیلە و مناڵ و ئەمانە مەشغوڵ بوو. مامۆستا دەستی نووسینە بوو لەبەری توانای عیلمەکەی زۆر بەرز بوو ئەنی چۆن بوو دەستی کرد بە نووسین نووسینەکانی چ بوون زیاتر؟ نا ئەو دەستی کرد بە نووسین لە مەجەلەی ئەزهەر سەرەتا مەجەلەی ئەزهەر لە میسر لە قاهرە و مەجەلەی ئەزهەر مەجەلەیەکی زۆر ڕاقی بوو بەرز بوو و عالیمە گەورەکانی چۆن لە شەرق ئەوسەتی بوو عالیمە گەورەکان لەوێ ئایان نووسی نەک شەخسێک هەروە بێت ئەویش بابەتی هەبوو لەوێ نەیان نەزانی کە عمری 24-25 ساڵە ویان نەزانی عالیمێکی گەورەیە لە عێراقەوە ئەنووسێت هەتا لەوێ لەو تەمەنا چۆن دەڵێ ئاسەشی باڵای هەبوو لە زانست یعنی شخصێک بێت لە فەلسفەی ئیسلامی لە علومی ئیسلامی بنووسێت مەقالات و لە ئەزهەر نەشر بکرێت ئەوانی ئەتیباریانە کرد ئەمە لە عالیمێکی گەورەیە نەیان نەزانی عمری 25 ساڵە تازە تەخەڕوجی کردووە 2-3 ساڵە لە علوم دواتر بەردەوام بوو تاوەکو نەقلیان کردەوە بۆ هێن بۆ کەرکووک ئێمە ئەستەن باوکم لە کەرکووک بوو من لە کەرکووک لەدایک بوو ماڵمان لە کەرکووک بوو حتا لە پاش مردنی باوکم لە کەرکووکەوە ئەو چوو بۆ بەغدا هینی کەرکووکیان کرد لەوێ 2 ساڵما نەقلیان کرد بۆ نەفیان کرد بۆ هین
وظیفی لە کەرکووک چ بوو؟ وبعيني مدير إحصاء بو ترقية كردبو ڕاستە. مدير بو مدير إحصاء بوشي اتهامي عن كل بالشيوعية متصرف في كركوك من نجم الدين صائب نيزاني وطبعا بولا بروا شو كأوسع فقيه كان يعني وضعي لنا وحجرة كان باش نبو يعني مثلا كمعاش النبو مثلا يعني إيواري هات فقيه كان سقطة كان أسون لبردر جاي مالكاني جيراني مزقود راتبي فقيه رحمتان ليبي فهاتن مذكريه كان دائما ملك ومذكريه كزور بقوته شي نسيتي كاكم بويا نسيت انا زاني شو فقير انا ها ملك وسات شبو الملك فيصل الثاني تازهات يعني بنجاو بينش ملك فيصل بوبا ملك بنجاو سي او سا بنجاو بيج عمري والله فلصيغي الشدتكي لسر حكومته اهتمام نادا بدين شي امانه كاكم نسيبوي دواي عيني مذكره دواي اويك ملكيه رشد لباش جمهوري عيني مذكره كاكم نشري كل لجريده كاني بغداد لجريده كاني بغداد لبر او كمتصرف خندو بيوا اولا نينارد بو ملك دواي وتوي أمن فقيه كان ناتوارن أو مذكرة بمنسن نظام الدين إلا شيوعي بأسلوب شيوعي ثوري نسيتي نقلي عن كذبه بصرة لسر أو مذكرة لسر أو مذكرة والله بتنيا خوي شو أو ساكشو صالح ما لوي دواي إجازة ورقرت خيزان من دالي هبوسا طبيعي من أركاني شوار بينز من عليه أبو لكركوبو بتنيا روش عبد الحميد أترشي كاكم سن عديدة شي مجالي أزهري بوهنا وتي من مقالات نسيوة شون أب مشيوعي مثلا ببير مدي مقالي يكم كيف نثبت أن للخالق للكون خالقا عقيدية مقالي دوم الإسلام دين الله الخالد أبي كمن لبيرما مقالاتي تريشي أبو زور بقوة والله الشيخ عبد الحميد وتي أو كتب أو مجالانا بوهنا شو بولاي سعيد قزاز طبعا سعيد قزاز زور احترامي يا قرد عبد الحميد أترشي قاضي بغدادي يكم أول وتي يعني كاك سعيد يا جنابي سعيد قزاز أبي أما قال أنا ابن سيشون بيت الشيوعي وتي راستك وتي بيخلنا له سعيد قزاز والله وتي باشا إيشم هي زور أما حفتيك مجال بدري أو مقال أنا بخين موا خين دوبو يوا والله هاد نجم الدين صائب برادري بو قال جنيبي بمجلس نجم الدين صائب دابو وتوبي ظلمي لي كردوه ظلمي نظام رأسا نصيبه وزارة اقتصاد وتي نقلب كنوا بو جاي خوي لكركو جوابي عن دايو نظام الدين كمنا وتي أن كركوك جينما ومديري إحصائية شي ترى أما لهولير مديري إحصائيين وتي قيناك بمنا وهولير هاتا هولير دواتر مامسا چۆن بوو کوردستانی بەجێهێشت لە کەرکووکەوە نەقل کەرابوو بە مدیری ئەوقافی مووسڵ لە ساڵی 1968 کە بەعسیەکان هاتن نەقلیان کرد بە عیقاب چونکە على ئەساس ئیسلامی بوو کە بەعسیەکان هاتن بعضێ ئیمامێکی شبه کافر هەبوو
فصلی کرد ئەو ئیمامە بەعسی بوو والله کاکمیان نەقل کرد بۆ کەربەلا على ئەساس چێ وەزیری ئەوقاف بوو ئەوسا دکتۆر حەمەد الکەربولی کە ئیضبارەکەی داوا کردبوو سەیری کردبوو ئەم شەخصا ئیسلاحاتی زۆر گەورەی کردووە لە مووسڵ یعنی مەسەلەن هەموو ڕەزەکانی مووسڵ کە ئەوسا حەوت قەضا بوو مووسڵ حەوت قەضا هەبوو عەقرە و دهۆک و ئەمانە ساخۆ هەموو تابعی مووسڵ بوو ئەو هەموو ڕەزانە لە بیستەکانەوە بەعزی عەوائیل لە مووسڵ ئەوانە بەکرێیان گرتبوو سەیری کرد مەبلەغی هەمویان 25,000 دۆلارە ئایا دینارە 25,000 وتی ئەمە چییە؟ ئەمە بەلاشە ئەم هەموو ئینتاجەی ئەم باغانە لە ئەوسا متەسەڕیفیەت بوو مووسڵ بە 25,000 دۆلار ئەمری دەرێنا ئیلغای کردەوە موسیەکان بوو هەرا لە جەریدەکانی مووسڵ لە سریان کورد بەعزێکی تەجەڕوعیان کرد وتی ئەم دەخیلە کوردیە هاتۆتە مدیری ئەوقاف وا ئەکا ئەمە ئەکا تهدیدیان کرد کاکە و جۆی نەدایە ئیعلانی کرد بە کرێی تازە لە پاش 30-40 ساڵ چەند دەرچوو 1.5 ملیۆن دیناری عێراقی لە 25,000 کردی بە 1 ملیۆن من چوم لەوێ لە بەغدا وەزیری ئەوقاف ببینم ئەم ناسی کە چوومە ئەوێ وتی واللهی 2 جار لە وەزارەتی داخلیەوە نووسویانە کە ئەمە نەقڵ ببێت من ڕازی نابم نەقڵ بێت ئەمما منیش زۆر محرەجم سبحان الله من دانیشت بووم تەلیفۆنێک هات دوایی زانیم شێخ عەبدوڵڵای نەقشبەندی کە زۆر برادەری حەمەد بوو حەمەد کەربولی ئەوسا ڕئیسی ڕەقابەی مالی بوو لە بەغدا طبعا ڕئیسی ڕەقابەی مالی دەرەجەی وەزیر بوو شێخ عەبدوڵڵای نەقشبەندی کوڕی شێخ مستەفا لە هەولێر سەیرم کرد ئەڕێ من شخصێک هەیە ئێوە ئەتانەوێ نەقلی بکەنە کەربەلا من ئەمەوێت مدیری حساب وە من احتیاجیم پێیەتی لە ڕەقابەی مالی والله من لەوێ بووم ئەمری دەرچوو ينقل نظام الدين من مدير أوقاف الموصل إلى مدير الشعبة الفلانية في الرقابة المالية في بغداد نقل عن كذا بغداد سن صالح لوي أبو دعائي ماجستيري ورقد لفقه إسلامي هات جامعة أي عن زاني إنسان شي عالم أو كذا خوي ماجستيري ورقد عمري 50 ساڵ بوو تەقدیمی کرد دکتۆرا لە ئەزهەر وەریان کرد ئەمما نەسیبی نەبوو چونکە ئەوسا عەلاقەتی عێراق و میسر داخرا ئیتر نەچۆوە لە جامیعە تەرەقی کرد تا بوو بە ئوستاد دەرەجەی ئوستاد لە بەغدا لەوێ زۆر تەلەبەی هەبوو لە کوردستان غەیری کوردستان لە عالەمی ئیسلامی أو كتابي تأليف كنت أقل كنت نظام الأسرة رست أو نظام أو كباسكرا أما منهجش أما منهجي كوالا بيت تأليفي كرت منهجي تدريسي بو دعاي كردي كتاب ويستلش كل شريعي لبغداد كل إسلامية كان مقررة اللي الإسلام وهي استفادة ليه كان كتابي شي زور نايب ومهمة زور دكتوراي هنا ما مصد واتر؟ نخير بوبا أستاذ خوي دكتوراي مناقشة أكل
ئەوجا ئەوە بوو پاشی نزیکەی 4 ساڵ یا 5 ساڵ پاشی وەڵا زیاتر فکرمان کرد ئەو کتابە دیسان چاپیکەینەوە ئەو تەفسیرە لێرە ئەو گەنجانە گوتیان بە چاپەشی گەنجانەی لۆ بکەین لە یەک مجەلەدی هەتا خەڵک بتوانی ئەوانەی دەرس و دروستیان هەیە ئەوانەی مەسەلەن بە کۆمەڵ ئەو تەفسیرەی دەخینن لە یەک مجەلەدی باشە وڵا هەر ساریمان کرد یەک مجەلەد ئەو هەڵە و غەڵەت و ئەو تێبین هەمووی لەناوەیە هەمووی لەناوەیە هەو تێبینیانەی ئەو هەیبوو لەسەر ئەو چاپە هەومان چاکردەوە ئەومان چاپ کرد ئێستاش وەڵا بەتەمای ئەوەی ئینشاءالله دیسان بە 4 بەرجیش چاپی بکەینەوە سەرلەن و بەڵام قوتابیەکانی دکتۆری خوالی خۆشبی دیارە گلەیان لای دکتۆر مەسین کردیە گوتیان ئەو مامۆستایە بەڕێزە دەرسی بەمە دەگوتەوە دەرسی تەفسیر و دەرسی ئوسوڵی فقی دەگوتەوە لە بەغدایە بەڵێ ئەوانەی کۆلیژی دراسات و کولیەی شەریعە و ئەوانە دیارە گلەیان کرد و گوتیان چۆن دەبی ئەوە بە کوردی تەبع بووە خێر مامۆستا ئەخۆی بە عەرەبی ئەو تەفسیری خۆی وەکو تێبینیەکانی خۆی لەسەر ئاياتی قورئان لە بۆمەی باس کردیە ئەو کابرایە لۆچوونی خۆی هەبوو لە تەفسیر چۆن دەبی بە عەرەبی نەبیتن ئەو قوتابیانە یان خەڵکی وەڵا تر دکتۆر مەحسینیان ئیزبار کرد دکتۆر مەحسین دەست پێ کرد خەڵکانێکی تەکلیف کرد کە تەرجمەی بکەن ئێستاش وەرجێڕانەکە تقریبا گەیشتیتە سوورەی ئیبراهیم و حیجر ئەوڕۆ ئاخر مەلەفیان هینا تر حتا ساڵێکی زەحمەتە تەواو بیتن ئینشاءڵڵا و کاتەی تەواو بی بە عەرەبیش چاپی دەکەینەوە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بیستتان لە ماوەی ڕابردوو لە میانەی پێشکەشکردنی بەرنامەی ڕچەی زانایان لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا نیزامەدین عەبدولحەمید شێخ بزێنی خاوەنی تەفسیری گوڵشان بوو. باسکردنی وزاتە بەرز و بەڕێزە زۆر لەوە زیاتر هەڵدەگرێت لەبەرەوەی بەمانای کەلیمەی پیاوێکی ئەهلی سەحوە و داعوە بوو لە کاتێکەوە نخبێکی زۆر کەم هەبوو بۆی کە خەڵک وشارکەنەوە تا ئەوەی لە شەقام ڕاستی ئیسلام بڕۆن. وەکو بیرهێنانەوە جەنابی مامۆستای مەرحوم لە ساڵی 1924 لە گوندی سارتەک لە ئاڵتون کۆپلی لەدایک دەبێت و لە 2022 لە بەریتانیا وفات دەکات لە گۆڕستانی مسلمانان ئەلەوێ بە خاچی دەسپێرن. دەپارڕنەوە کە خودای متعال سبحانه وتعالى دەرەجاتی عالیکات بیگەێنێت بە پیاوچاکان و شەهیدان و ساڵحان و پێغەمبەران قوتابیەکانیش و ئەوانشی کە ڕێگەی ڕاستی ئیسلامیان دۆزیوەتەوە بەوەی ئەوەی کە ئەو سەبەبی هیدایەتی بووە وای گەورە بەردەوامیان کات و عاقبەتی هەموو لایەکمان بە خێر بجێڕێ. مامۆستا ڕاجیایەکەیە بۆی کە ئەو کات کە وفاتەکە تەمەنی 98یان لە دەوری 100 ساڵ تەمەنی بوو بەڵام تەمەنێک بەمەنای کەریمە پڕ لە خێر و ڕەحمەت و بەرەکەت بۆ ئیسلام و مسلمانان و بۆ خودی خۆی کە ئینشاءالله ئێستا کەلگەلێکی زۆری لەو تەمەنەی خۆی وەرگرتووە و دەرەجاتی پێ عالی بووە. سپاسی بینەریەوەی ئەزیز و خۆشەویستی شەکەن کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە بن. بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.